سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن باشن هیوای دڵخۆش و سەرکەوتونتان بۆ دەخوازم ئینشاءالله بەم زوانە یەک دەبینینەوە لە قوتابخانەکەمان قوتابخانەی کلێڤەر. بەڵێ قوتابی خۆشەویستەکان وەکو دەزانن نزیک دەبینەوە لە تاقیکردنەوەکانی سەری ساڵ بۆ کۆتایهێنان بە ساڵی خوێندنی 2019-2020. هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم، هیواتارم زۆر بە باشی خۆتان ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەکان و سەرجەم ئەو ڤیدیۆیانەی کە بۆتان ئامادە دەکەین لە گشتوانەکانی پۆلی حوتەم سوودێکی باشی لێ ببینین تاوەکو ببێتە مایەی دڵخۆشی و دەرەجەیەکی باشی پێبهێنن. بەڵێ قوتابی خۆشەویستەکە لەوانەی ڕابردووی زانستی پۆلی حوتەم گەیشتینە چڕی مادەڕەقەکان کە یەکێک لەو ئامانجانەی کە باسمان کرد چۆن چڕی بەکاردێنین بۆ دۆزینەوەی مادەکان کە جیاوازن. بەڵێ قوتابی خۆشەویستەکان لێرکانە دوو پێکاتی جیاوازمان هەیە کە بەدەستی ئەم کوڕەجوانەوە هەیە. یەکەمیان تەماتەیە، دووەمیان لۆکەیە. ئەگەر فکری لێ بکەینەوە دەڵێن هەڵگرتنی کامیان ئاسانترە، دەڵێن هەڵگرتنی لۆکە ئاسانترە وەک لە تەماتەکە، چونکە بارستاییان وایە جیاوازە. بەڵام ئەگەر تێبینی بکەین دەبینین قەبارەی لۆکەکە زیاترە وەک لە قەبارەی تەماتەکە، کەواتە دەتوانین بڵێن چڕی دەتوانین بەکاربێنین بۆ دۆزینەوەی بارستایی تەنەکان. بەڵێ مەبەستمان چییە؟ ئەگەر چڕی بزانین دەتوانین بارستایی دۆزینەوەی یاسامان هەیە کە باسی دەکەین و بە شێوەیەکی گشت دەتوانین خاڵێکی دیکەش سوودی چڕی دیاری بکەین. ئەویشیان ئەگەر چڕی مادەیەک بزانین ئەوە دەتوانین بزانین ئایا ئەو مادەیە سەر ئاو دەکەوێتن یاخۆ نقم دەبێتن. بۆ نمونە لێکانە پرسیارمان هەیە لێ بکۆڵەرەوە دەڵێ تەنێک بخێتە ناو ئاوەوە، ئەگەر چڕەکەی لە چڕی ئاوەکە کەمتر بێت چی ڕوو دەداتن؟ وەڵامەکەی ئەلێرەیە ئەگەر چڕی مادەکە کەمتر بێت لە چڕی ئاو ئەوە سەر ئاو دەکەوێت. واتە چڕی ئەو مادەیە کە خسمانتە ناو ئاوەکە کەمتر بێتن لە چڕی ئاوەکە کەواتە سەر ئاو دەکەوێت. بەڵام ئەگەر چڕی مادەکە کە خسمانتە ناو ئاوەکە زیاتر بێت ئەوە بۆ نمونە دەکەوێتە ژێرە. بۆ نمونە ئەگەر بەردێک بینین باشە، بەرد چڕەکەی وتمان زیاترە وەک لە ئاو کاتە ژێر ئاو دەکەوێتن. باشە ئەوە وەکو نمونەیەکە کە دەتوانین بڵێن چڕیان چییە؟ چڕیان جیاوازە لەبەر ئەوەی چڕی ئاو کەمتر وەرە چڕی بەردەکە بەردەکە ژێر ئاو دەکەوێت. بەڵام ئەگەر پەڕی باڵندەیەک یان بۆ نمونەشێکی سووک بینین کە چڕێکی کەمتر بێتن، نمونەمان وتمان پەڕی باڵندەیەک بینین بخێنین ناو ئاوەوە دەبینین سەر ئاو دەکەوێتن. بۆچی؟ وتمان چونکە چڕی پەڕی باڵندەکە کەمترە وەک لە چڕی ئاو بۆیە سەر ئاو دەکەوێت، نقم نابێتن وەکو بەردەکە. بۆ لە قوتابە لێکانە پێوانەی چڕیمان هەیە، واتە ئەو یاسایانەی کە بەکاردێنین و لەگەڵ ئەو یەکانەی کە بەکاردێنین بۆ دۆزینەوەی چڕی زۆر گرینگە ئاگدار بن. بۆ دۆزینەوەی چڕی تەنێک پێویستمان بە دوو پێکاتی، یەکەمیان بارستایەکەی، دووەمیان قەبارەکەی. یاسایەکمان هەیە دەڵێن چڕی یەکسانە بارستایی لەسەر قەبارە. ئەوە بەمەرجێک دەتوانین چڕی مادەکە بدۆزینەوە کە بارستایەکە یان قەبارەکەی هەردوومان زانرا بێتن ئینجا چڕیەکەی پێ دەدۆزینەوە. و دوو جۆرە لە یەکەمان هەیە کە چڕی بەکاری دێنین. بۆ نمونە ئەو یەکانە چین کە بۆ چڕی بەکاردێتن، یەکەمیان گرام لەسەر سانتیمەتر سێجا، دووەمیان گرام لەسەر میلیلیتر، سێمیان کیلۆگرام لەسەر متر سێجا، چوارەمیان کیلۆگرام لەسەر لیتر. واتە هەر هەمویان ئەو چوارە هەر چواریان چنە یەکەی چڕینە. بەڵام ئەگەر بمانەوێت قەبارەی تەنی ڕق بدۆزینەوە، ئەگەر بمانەوێت قەبارەی تەنی ڕق بدۆزینەوە بەگشتی دوو یەکە بەکاردێنین، ئەویشیان گرام لەسەر سانتیمەتر سێجا یان کیلۆگرام لەسەر متر سێجا ئاگدار بن، ئەوە گرینگە. هەروەکو باسمان کە بەکارهێنانی چڕی بۆ دیاریکردنی ناسنامەی مادە، وتمان چڕی بەکاردێنین بۆ دۆزینەوەی ناسنامەی مادەکە، بەڵام بەمەرجێک کە چڕەکەیان جیاواز بێتن. بۆ نمونە کە باسمان کرد وەکو بەردێک وەکو پەڕێکی باڵندە، ئەوە دەتوانین چڕی جیاواز بدۆزینەوە. و چڕی مادە هەموو مادەیەک چڕێکی تایبەت بەخۆی هەیە. چڕی هەموو مادەیەک بڕێکی جێگیرە ژێر دوو هۆکاری سەرەکیدا، یەکەمیان پەستان، دووەمیشیان پلەیەکی گەرمی دیاری کراوە. هەروەکو لەو خوشتەیە بە جوانی وڕنی کردوتەوە کە جیاوازی چڕی مادەکان واتە کات بدۆزینە. بۆ منە هیلیۆم لەگەڵ مسمان هەیە دەبینن چڕیەکەیان چەندە جیاوازە. ئۆکسجینمان هەیە لەگەڵ زیو بە هەمان شێوە چڕیەکەیان جیاوازە. ئاو لەگەڵ قورپشم لەگەڵ کۆمەڵێک پیکاتی دیکە کە لەو خوشتێدا بە جوانی دیار. بۆ لە قوتابی خۆشەویستەکان بابەتێکی دیکەمان هەیە، ئەویشیان گۆڕانی فیزیایی کە لەو گۆڕانانەی کە زۆر گرنگکە
بەڵێ قوتابیان باسی گۆڕانی فیزیایی دەکەین کە گۆڕانێکە بەسەر مادەدا دێتن ڕواڵەتی دەرەوەی مادەکە دەگرێتەوە بەبێ گۆڕانی ڕەوشی کیمیایی مادەکە. هەروەکو لەکانە باس دەکەین کۆمەڵ نمونەمان هەیە کە دەتوانین لەژانی ڕۆژانەشماندا نمونەی دیکە بێنینەوە. بۆ نمونە کاتێک کە هەویر دەکەین باشە هەویر لە چپێ دەتوتمان لە ئارد و خوێ و ئاو کاتێک کە دروستی دەکەین ئەوە بۆ منەوە هیچ گۆڕانێکی فیزیاییدا بەسەدا ڕوونەدا بەڵام کاتێک کە شێوەکانی بۆ منە سەمیلێ دروست دەکەین نانی فەمیلێ دروست دەکەین یاخود نانی کوردەواری خۆمانی لێ دروست دەکەین ئەوە هەر هەویرە تەنها شێوەیەکانمان گۆڕیوە شێوەی هەویرمان گۆڕی بۆ شێوەیەکی دیکە بەڵام ناسنامەکەی لەدەست نەچووە یاخود نمونێکی دیکە کاتێک کە ئاو دەخەینە ناو قالبی سەلاجەوە دەبینین شێوەی ئەو قالبە وەردەگری کە خسمانەتە ناوین باشە خۆ هەر ئاوە کە بۆتە بۆ منە دەبێتە بەفر بەڵام چییە ناسنامەکەی نەگۆڕێت تەنها شێوەکەی دەگۆڕێت لە ئاوە بۆ منە دەبێت بە بەفر کەواتە گۆڕانی فیزیایی بە هیچ شێوەیەک ناسنامەکەی ناگۆڕێتن تەنها شێوەکەی لە شێوەی کۆ دەگۆڕێتن بۆ شێوەیەکی دیکە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان هەروەکو باسمان کرد نمونەمان هێناوە نمونەی دیکەشمان هەیە کە دەتوانین لە ڕۆژانە بۆ نمونە دارمان هەیە بۆ منە ئەو دارانەی کە دەبڕدرێتەوە بۆ دروستکردنی کۆمەڵێک لە ئەداواتەکان و پێکاتەکانی ناوماڵمان لەوانە دەرگامان هەیە لەوانە بۆ نمونە کەوەنتەرمان هەیە لەوانە مێزی ناخواردنمان هەیە کۆمەڵێک نمونەی دیکەمان هەیە کە دەتوانین لە دار دروست دەکرێتن خۆی هەردارە تەنها شێوەکەی مانگۆڕەوە کە مێز و بۆ نمونە دەرگا و کۆمەڵی کۆکاری دیکە کە قەڵەمی بڵم ڕەساسی لێ دروست دەکردن کاتە هەردارە تەنها شێوەکەیمان گۆڕیوە کە ئەو پێ دەگوترێت گۆڕانی فیزیایی یاخود سەیری ئەو دووێنێ دەکەین بۆ نمونە ئەوە ئەو قوتوویە کە هەر پێکاتی کە بێتن بۆ نمونە ئەوەی کە بیبسی یان هەر شتێکی دیکە کە دەخورێتەوە دەبینین هەر قوتووەکەیە بەڵام چییە شێوەکەی گۆڕاوە لە شێوەیەکە بۆ شێوەیەکی دیکە بەڵام ڕۆژەکەی خۆی پاراستووە بە هەمان شێوەیەکانە مۆتەیەکمان هەیە کاتێک کە ئەو شێوەیە هەیە ئەو شێوە ڕێکەی هەیە بۆ نمونە هەمان ئەوەیە کاتێککە دەتاوێتەوە دەبێتەوە هەمان پێکاتەی خۆی کە تەنها گۆڕانی فیزیایی بەسەردا هاتووە بەڵام ناسنامەکەی نەگۆڕیوە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمە کەرتی دووەم بوو لە بەندی دێیەم پوختەیەک ئەگەر باز بکەین کە چیمان باز کرد لەو کەرتە دەتوانێت تێبلی ڕۆشتە فیزیایەکانی مادە بکرێت بەبێ گۆڕانی ناسنامەی مادەکە نمونە لەسەر ڕۆژتە فیزیایەکانی گەیاندنی گەرمیمان هەبوو دۆخ توانێت ڕاکێشان توانێت پێکەشان توانێتوانەوە لەگەڵ چڕی گوتمان چییە بتێ لە بڕی مادە لە یەکێکی قەبارەدا و چڕی بەکاردێنێتە بۆ ناسینەوەی مادەکان کە تازە باسمان هەروە گوتمان چڕەکانە دۆزێتەوە بەهۆی پەستان و پلەی گەرمیەکی دیاریکرا و کاتی گۆڕانی فیزیایی سەر مادێک ڕوودەداتن کە ناسنامەی مادەکە نەگۆڕێتن نمونە لەسەر گۆڕانە فیزیایەکان کە زۆر گرینگە بەستن پارچەکردن چەمانەوە توانەوە لەگەڵ شلبوونەوە ئەوانە نمونەن کە هەرێک نمونەکانیشمان باس کرد. بەڵێ قوتابیان هەڵوەستەیەک لەگەڵ بیکاریمان هەیە چۆن چڕی دۆزینە بەپێ یاسای چڕێکە یەکسانە بارستایی لەسەر قەبارە پرسیارمان هەیە بارستایی تەنێک 25 گرامە و قەبارەکەی 10 سانتیمتر سێجا بێتن ئایا چڕەکەی چەندە هەردووکی داوە هەم بارستایەکەی هەم قەبارەکەی یەکەم شت یاسای دەنووسین هەروەکو دەزانن لە قوتابخانە فێری بوون چڕی یەکسانە بارستایی لەسەر قەبارە دووەمیان چڕێکە کە دەینووسینەوە یەکسانە دابش بارستایەکەمان چەندە گوتمان 25 گرامە و قەبارەکەشمان 10 سانتیمە دابەشی دەکەین چڕێکەمان بۆ دەردێتن وەلیکوانە چەندین نمونەمان هەیە کە بە هەمان شێوەی سەرەوە بۆمان شکار دەکرێتن بەڵێ قوتابی خۆشەویستەکان لەیکوانە دوو تێبینیمان هەیە ئەگەر بمانەوێت بارستایی بدۆزینەوە دەبێت چڕی و قەبارەمان هەبێت و جارانی دەکەین بەڵام ئەگەر بمانەوێت قەبارە بدۆزینەوە پێویستە بارستایی چڕیمان هەبێت و دابەشی دەکەین کاتە ئاگادار بن تەنها بۆ دۆزینەوەی بارستایی جارانە بۆ دۆزینەوەی قەبارە لەگەڵ چڕی دابەشە قەبارە چڕی دابەشە بارستایی بدۆزینەوە جارانە. بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەو ڕۆمان بوو بە هیوای سوود کە بتوانن بەیەکەوە کاتێکی باش ببینە سەر هیوادارم زۆر باش بن و ئینشاءالله لە کاتێکی دیکە لەوانەیەکی دیکە بەیەک دەگەینەوە کاتێکی خۆش.